بێرمینگهام یەکێکە لە گەورەترین شارەکانی شانشینی یەکگرتووی بەریتانیا. بە پێی سەرژمێریەکانی ساڵی 2019 1,149,000 کەسی تێدا دەژی. ئەم شارە بۆتە سەنتەری کۆبوونەوەی دەیان هەزار خێزانی کورد و هەروەها کۆبوونەوەی دەیان هەزار ڕەوەندی موسڵمانی دیکە لە نەتەوە جیاجیاکان. ئەم شارە خۆشبەختانە زیاتر لە 200 مزگەوتی تێدایە کە موسڵمانان لە هەموو نەتەوە جیاجیاکان پێکەوە عیبادەتی تێدا دەکەن. بێگومان موسڵمانان کە لەم شارەدا دەژین پێویستیەکی زۆریان بە ڕێنمایی ئاینی و هۆشیاری هەیە، وەک مارەبڕی ناونانی منداڵ، ڕێنمایی ئاینی و پەروەردەیی. هەر بۆیە خۆشبەختانە لەم شارە دەیان بانخوازی کورد بێ ماندووبوون خزمەتی ڕەوەندی کوردی و نەتەوەکانی دیکە دەکەن. یەکێک لەو بانخوازە ماندوو نەناسانەی لە شاری بێرمیگام و دەوروبەری دەیان ساڵە سەرقاڵی بانخوازی و هۆشیارکردنەوەی موسڵمانانە دەستێکی باڵای بووە لە ئاشتەوایی کۆمەڵایەتی لە نێوان ڕەوەندی کوردی و موسڵماناندا. ئەویش مامۆستا یاسین گەڵاڵیە. مامۆستا یاسین گەڵاڵی جگە لەوەی خۆی ئیمام و خەتیبە، برایانی بەڕێز، خوشکانی بەڕێز، سڵای خۆی پەروەردگارتان لێبێ لە هەرکوێ هەن. هاوکات ڕۆڵێکی گەورەی بووە لە پێگەیاندنی چەندین مامۆستای ئاینی گەنج و لاو لەو شارە و دەوروبەری. ئەمڕۆ دەچینە ماڵی مامۆستا یاسین گەڵاڵی لە نزیکەوە بە خۆی و خانەوادەکەی ئاشنا دەبین. لەگەڵمان بن. ئایکیان ڕێبازیان وەرن یارمەتیم بن. بەیانی باش بەیانی باش ڕێبازیان. فەرمونانی بەیانی حازرە. بەیانیتان باش. دەستان خۆش بێ بەڕاستی وێتان وەسام هەڵ نەساوانەخە و ناوەڵە هەڵ نەساوانەخە. وەسام کەی خەوتم شد؟ سام بشەو هەر نازم ساعت 1 بوو ساعت 2 بوو خەوت هەر نەخۆم. نەسیان خۆ درستە کردەوە. بەڵێ دوێنێ خۆم درست دەستە خۆش بە ماسی خۆمانی خۆشە بەڵاستی. زۆر ماسێکی جوانەکە یاسین. من یاسین گەڵاڵیم و خێزاندارم و 5 مناڵم هەیە بە ناوی کاکە ئاراز و ڕێباز و بیلال و سام و ئایەخان. دانیشتووی شاری بێرمیگهامم و پیشەم بانخوازیە و لە ڕاستیە لەو کاتەوە کەوا گەشتووینەتە ئەم وڵاتە وەکو کوردێک وەکو کوردێکی خەمخۆر وەکو موسڵمانێک لەگەڵ چەند موسڵمانانی ترا دەستمان کردووە بۆی کەوا چۆن هاریکاری ڕەوەندی کوردی بکەین لێرە و کاری من لە سەرەتای هاتنە ئێرەم تاکو ئێستەم بریتی بووە لە بانخوازی و بۆ ماوەی 11 ساڵ ئیمام و خەتیب بووم لەم شارە. ڕاستە ئێمەش وەکو هەر نەتەوەیەک پێویستەکە کەوا هاریکاری نەوەی نەتەوەکەی خۆمان بکەین بۆی کوانە فوتیان چی لە ڕووی ئیمانیەوە، چی لە ڕووی ئەخلاقیەوە، چی لە ڕووی نەتەوەیەوە. بۆیە بە بەردەوامی کارمان لەسەر ئەوە بووە کە چۆن بتوانین وەکو هەموو ئەو نەتەوەکانی تر لە ڕاستیە نەوەی نەتەوەکانمان پارێزین. چونکە لێرە لە ڕاستیە مناڵ لێرە بە تایبەتی لە نێوان دوو سەقافەتایە، سەقافەتێکی ئیسلامی و سەقافەتێکی مەسیحی بەناو عەلمانی
لێرەکەوە ئابێ زۆر ئاگامان لە مناڵەکانمان بێ بۆ ئەوی کەوە دەڕووی بە تایبەتی عقایدیەوە نەفەوتێن چونکە لەوێ باس لە کۆمەڵە بابەت ئەکرێکە لە ڕاستە پێچەوانەی عەقیدەی ئیسلامیە بۆیە زۆر گرنگەکەوە ئێمە لە ماڵەوە دایکان و باوکان ئاگامان لە مناڵەکانمان بێ بە تایبەت لێرە بۆ ئەوەی کەوا فێری یەکتاپەرستیان کەین بۆی کەوا دینەکانی تریان پێ بناسیێنین و ئیسلامیشان پێ بناسیێن بە شێوازێکی چوان چونکە لە ڕاستیە مناڵ لێرە بە تایبەتی زۆر گرنگی پێ ئەدرێ لەلایەن لانی تعلیمیەوە و لانی پەروەردەی بە مەفهومی خۆیان پێویستەکە مامەڵەمان لەگەڵ مناڵەکانمانە بە تایبەتی جوان بێ و بە شێوازێکی جوان هەموو بابەتەکانیان بۆ ڕوونکەینەوە نەک بە تۆپزی و نەک بە زۆر و ئیسلامیان بۆ ڕوونکەینەوە بە شێوازێکی زانستیانە لەبەرەوە لە ڕاستیە هەموو نەتەوەیەک نەوەی داهاتوەکانی هەڵگری ئەو نەتەوەن و بیرروباوەڕی ئەو نەتەوەن دیارە لێرە مزگەوتی کوردیش بەعام بە شێوازێکی گشتی دەورێکی باشی هەیە لە پەروەردەکردنە و دەورێکی باشی هەیە لە تێگەیاندنە و دەورێکی باشی هەیە بۆی کەوانەوەی ئەم نەتەوە نەفۆتیە و ئێمەش پشکێک بین لەو کارە بەڕێز و پیرۆزەی کەوا لە وڵاتی بریتانیا دەستمانداوەتی. و بە سەبارەت بە خوێندنی خۆم من لێرە لە ڕاستیە جامیعەی ئیسلامی تەواو کردووە بۆ ماوەی 3 تا 4 ساڵ پاشان تحقیقی سبل السلامی شەرحی بلوغ المەرام مانی من حەجەری عەسقەلانیم کردووە بۆ ماستەرنامە و الحەمدولله بوویم تەواو کردووە و بەردەوامیش ئینشاڵڵا بەردەوامە بم ئەم ساڵی داهاتوو بۆ خوێندن بۆ تەقدیم کەم بۆ ڕیسالەی تر ئینشاءالله تعالە و بەردەوامیش بەردەوام لەسەر خوێندن و خوێندنەوە و لە ڕووی مەسەلەی شەهادەشەوە من ئەو دوو شەهادەم بەدەستێناوە بەڕاستی بە تایبەتی مناڵەکانی من کە بە دوو کوڕە گەورەکەم کە لێرە لەدایک نەبوون و سیانی ترمان لێرە لەدایک بوون لێرە بەرپرسیارەتێکی گەورە لەسەر هەموو تاشێکی موسڵمان کە بتوانێت ئاگای لە مناڵەکانی بێ بۆ ئاگالێبوونیش لێرە لە ڕاستیە حکوومەت لە ڕووی لایەنی مادیەوە لایەنی مادی مناڵی دابین کردووە هەر لە ڕۆژی لەدایک بوونەوە هەتا ئاگاتە 18 ساڵ و دوای ئەوەش کەچێ بۆ جامیعە بە بەردەوامی ئاگای لە ڕووی مادیەوە ژیانیان تەمین کراوە بەڵام ئەوەی کەوا بەرپرسیارەتی قورس بێ لەسەر دایک و باوک لێرە لایەنی ئیمانی و ئەخلاقی چونکە ئێمە لە ڕاستیە لە نێوان دوو سەقافەت ئاژین سەقافەتێکی ئیسلامی و سەقافەتێکی مەسیحی ئەلمانی لێرە کە مناڵەکانمان ئەبێ ئاگامان لێ بێت چونکە لە مەکتەبە شتانێکە خوێنن لەوەچە پێشەوانەی عەقیدەی ئیسلامی بێ پێویستەکە لە ڕاستیە ئاگامان لێ بێ و مناڵ بەخێوکردن هەر ئەوە نییە کە جلێکی جوانی لەبەرکەی یاوەتە خۆراکێکی باشی بۆ دابینکەی بەڵکو بریتیە لەوەی کەوا لایەنی ئەخلاقی و لایەنی ئیمانی پارێزکە لێرە لەگەڵ کۆمەلگای کوردی ئەمە جیاوازی زۆرە ئێمە دراوسەکانمان هەرێکی خەڵکی شوێنێکن هەرێکە بیر و باوەڕێکیان هەیە مناڵ کاتێککە تێکەڵە بێ لەگەڵم بیر و باوەڕە جیاوازانە قسەی تری بەرگوێکەوێ پێویستەکە لە ڕاستیە لە ماڵەوە گویان لێ بگرین و بتوانین ئەو ئەگەر هەر شتێک هەبێ سەبارەت بە ئیسلام یان بیر و باوەڕەکانی تر هەمویان بۆ بەجوانی بۆ ڕوونکەینەوە بۆی کوا نەفەوتێن چونکە لە ڕاستیە لێرە بەرپرسیارەتی هەر ئەوەندە بێت و بڕوات ئەوە بەرپرسیارەتی نییە و ئێمە وەکو دایک و باوک خوای پەروەردگار تەکلیفی لێکردوین کەوا بێ مناڵەکانمان لە ئاگر پارێزن و خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ یا ئەیها الذین آمنوا قوا أنفسکم وأهلیکم نارا چۆن بیان پارێزین لە ئاگر لە کاتێکە عەقیدە و بیر و باوەڕ و ئەخلاقیات و عیباداتیان تێکچوو بێت چۆن بیان پارێزین لە ئاگر لە کاتێکا کەوا ئێمە خۆمان گوێ نەدەین بە حەڵاڵ و حەرام چۆن بتوانین بیان پارێزین لە کاتێکا کەوا ئێمە خۆمان ئیلتیزاماتی دینیمان لاوازە لەبەرەوە لەم کۆمەڵگایانە کەوا کۆمەڵگای ئەوروپین پێویستەکە بەڕاستی بە بەرپرسیارەتی و مامەڵە لەگەڵ مناڵا بکەین و لایەنی تعلیمی ئێرە لە ڕاستیە مانوبوونێکی زۆرە کێشن لەگەڵ مناڵاوە ئەویش لە ڕاستیە نیعمەتی خۆی پەروەردگارێکەوە ئێمە کەوتوینە وڵاتێک بە تایبەتی و وڵاتی بریتانیا کە وڵاتێکە کە بەڕاستی خزمەت بە ئینسانیەتەکە و خزمەت
بە مناڵەکەن لێرە بە تایبەتی لە ڕووی مادیوە بەڵام وەکو هەموو بیرروباوەڕ ئەوە جیاوازی بیرروباوەڕ هەیە ئێمە بۆ بەردەوامی بیرروباوەڕی خۆمان پێویستەکە ئاگامان لەلایەنی پەروەردەبێکی ناو وڵاتە لە ڕووی مادیۆ لە ڕووی خزمەت گوزاریوە لە ڕووی ئاگالێبوونەوە زۆر گرنگی بە مناڵەدەن و ئەویش دیارە نیعمەتی یەکێکە لە نیعمەتە گەورەکانی خی پەروەردگار و ئێمە سواسی ئەم وڵاتە ئەەکەین بەڕاستی و مناڵەکانمانیش هەموو کاتێوا پەروەر دەکەین کەوا ئەخلاقی پێکەوە ژیانە لەگەڵ بێروباوەڕە جیاوازەکانە پارێزراوکەن و بتوان بۆی کوا پێکەوە بژین بۆی کوا ئیندیماجێکی ئینسانی دروست ببێ تا مناڵەکانمان بتوانن تەمسیلێکی جوانی ئیسلام بکەنەوە ئیسلام بگەێنن کەوا ئیسلام بەڕاستی ئەتوانێت لەگەڵ هەموو خەڵکی جیاوازەکانە بژی. سەرەتا بە خێراتنی ئێوە ئەەکەم زۆر خۆشحاڵم کە ئێوە ئێمەتان بەسەر کردەوە سوپاسی بینەر و بیسەری ئەم بەرنامەش ئەەکەین. من وەکو نەسرین خێزانی مامۆستایاسین لە دەرەوەی وڵات لە بەریتانیا نیشتەجێ بووین ئەوە بۆ 15 ساڵێک ئەبێت. من لێرە باسی دوو ڕێگا ئەەکەم پەروەردەکردنی مناڵ و خزمەتکردنی منداڵ. ڕۆڵی دایکایەتی لە ئەوروپا چۆنە و یەکەم جار باسی پەروەردەکردنی منداڵەکەم بەلای منەوە بەڕێی خۆم پەروەردەکردنی مناڵ لە خزمەتکردنی گرنگترێکە بۆ من. پەروەردەکردنی مناڵ لەم وڵاتە بۆیە قورسە لە بینی دوو کلتۆری زۆر جیاوازین لە یەک. ئێرە ئەوروپایە و سەقافەتەکە جیاوازترێکە. مناڵ بەڕێی من مناڵ لە 1 ساڵەوە هەتاکو 6 ساڵ بۆ 7 ساڵیش هیچ پێویستی نییە بە پەروەردەکردن لە 7 ساڵەوە دەستی پێئەکا پەروەردەکردنی فێری بکەی نوێشکردن و ئاداب و هەڵس و کەوتی ئیسلام و ئێمە موسڵمانین لەوێەوە دەست پێئەکا پرسیاری ئەوان و وەڵامی ئێمە. بۆیە دایک لێرە زۆر ماندووە بەدەست مناڵیوە لەگەڵ باوکیە. بەڵام ئەلحەمدولیلا من خاوەنی 5 منداڵم دوان لە منداڵەکان گەورە بوون بە فەزڵی خوای گەورە تا ئێستا زۆر باشن زۆر لیان ڕازیم زۆر ساڵحن بە پشتیوانی باوکیان کەسێکی زۆر شارەزا و پڕعیلم و زانینە. ئەم سانەکەی تریشمان ئەلحەمدولیلا هیلاکی خۆم ئەدەمە بەر پایانی ئەوان هەتا ئەوەنەی کە بتوانم یارمەتیان بم و ڕێگەی ئیسلامیان پێ نیشان بدەم. سەبارەت بەخۆم مناڵەکانم وا پەروەردەکردن کە ڕۆحی لێبوردەییان تیابێ و پێکەوە ژیان لەگەڵ ئەو خەڵکانی تراکە لە مەکتەبا بە تایبەتی پێکەوەن بتوانن کەوا بیرڕای جیاواز قوبوڵکەن و لەگەڵیانە بژیتمان پەروەردەکردن کەوا لەگەڵ دراوسەکانە چاک بن و هیچ کاتێ هیچ لایەنێکی ئینفعالیان بەرامبەر بە هیچ کەسێک نەبێ و لە هەمان کاتە مامەڵەکردن لەگەڵ ئەم دراوسیانێک کە ئێمە لەگەڵیان ئاژین ئێمە خۆمان بۆ خۆمان لێرە سەلامیان لێکەین و ئەگەر تازێشیان هەبێ ئەچینە تازەیانەوە و ئەوان سەلامان لێکەن و پێویستیشان هەبێ هاریکاریانەکەین و تواریمانە لە ڕاستیە بە تایبەتی ئەمە سەلەم گەڕەکەی خۆمانە تواریمانە ڕنگدانەوەیەکی باشی ئەخلاقیاتی ئیسلامی جێبەجێکەین بەرامبەریان چونکە ئەوانیش ئینسانن و ئەوەیشی یەکێک لە بەشێک لە پەیامی گەیاندنی ئیسلام بریتە لە پەیامی عملی کەەوە زۆر کاریگەترە تاکو کە قسەکردن. ئێمە سواز بەخوای پەروەردگار مناڵەکانمان تا ئێستا چەند ساڵە لە وڵاتان کێشیان لەگەڵ کەسانە بووە کێشیان لەگەڵ دراوسیانە بووە چونکە ئێمە پەروەردەیەکی ئیسلامەتی میانە ڕۆمان کردوون کە بتوانن چۆن بژین لەگەڵ خەڵکێکی ترە هەتا بۆ خودی خۆم لە ماڵە من لە ڕاستیە هیچ کاتێ فشار ناخەمە سەر مناڵەکانم بۆی کەوە بۆ شێوازە ئیسلامەتی بکەن کە خۆمەیکەم بۆ چونکە ئەوان وەکو باسم کرد لە پێشوە لە نێوان دوو سەقافەتە ئاژین پێویستەکە مەرحەلە و قۆناغ بە قۆناغ لە ڕووی پەروەردەیی و مامەڵیان لێکن تاگەنە قۆناغی تێگەشتن و پێگەشتن. جا لە ڕاستیە ئەوە زۆر گرنگە کە ئێمە بتوانین وەکو سواز بەخوای پەروەردگار ئێمە ئەومان کردو یا ئێمە بتوانین کە مناڵەکانمان وا پەروەردەکەین کە بەخشندە بن بەرامبەر بە هەژار ترم هەژارە مسلمان بێ غەیری مسلمان بێ من پێم وتون کەەوە هاریکاری ئەوانەی بکەن کە بێ باهۆریشن لە کاتێکا بێ باوەڕێکین کە دژایەتی ئیسلام ناکەن دژایەتی بیر و باوەڕی تۆ ناکەن لە ئیسلامە ڕێگە پێدراوەکەوە ئێمە هاریکاریانکەین ئەو پەروەردەماکردن کە هاریکاری کافری بێ مسلمان بێ لا ئێمە بەڕاستی وان پەروەردەکردوون و حەقی دراوسێ
لە شەرع واجبە لەسەر هەمومان فێرمان کردوون کەوا حرمەتی دراوسێ بگرن و ئێمە لە ڕاستیە دراوسەکان کاتێککە سەفەرەکەین ئەچین بۆ شوێنێ ئاگایان لە ماڵەکانمانە و ئێمە ئاگامان لە ماڵی ئەوانە و پێویستیەکیان هەبێ بەدەمیانەوە بین و پێویستیمان هەبێ بەدەمانەوە بن ئەمانش هەمووی سوال بەخوا کردومانە ئێمە و بەردەوامی شەبین چونکە ئەوە پێوتری ئیسلامەتی حەقیقی چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کاتی خۆی لە مەدینە دراوسەی هەبووەکەوە یەهودی بووە دراوسەی هەبووەکەوە هەتا مەجوسی بووەکو لە صحیح موسلیم ئایا ئەمانە پێغەمبەر ساسە مامەڵەی لەگەڵا کردوون و مامەڵەی جوانی لەگەڵا کردوون و بوو بۆ مایەوەی کەوا ئەو خەڵکە کە هات بەرەوەی ئیسلام بەوەری ئەو مامەڵە جوانانەوە بوو و ئێمەش الحەمدوللا سواز بۆ خواتوانیمانە ئەوە لە مناڵەکانی خۆمانە دروستکەین و خۆشمان و عەمەلی وابین لەگەڵ دراوسێ و لەگەڵ خەڵکە. من وەکو خۆم وەکو ئافرەتێکی ماڵەوە هەر زۆر بە ئاسایی هەموو بەیانێک هەڵەسم چاوینان بۆ مناڵەکان دروست ئەەکەم کە یەنە خوارەوە هەمومان کۆبینەوە چاوینان ئەخۆین دو ئەسا مناڵەکان هەرێکیان بە ئیشی خۆیانەوە ئەڕۆن ئیتر مامۆستا یاسینیش ئەگەر فەراغی هەبێ بۆ ئێمە ئەوە بەرنامەی خۆمانمان هەیە زۆری کاتەکان بە خوێندنەوە و بە نووسین مەشغوڵە هەچ کاتێک کاتی هەبێ مناڵەکان ئەبین بۆ پارک و سەردانی دۆست و ناسراوان دەکەین و بە تایبەتی ڕۆژی شەمە و یەکشەمان مناڵەکان کاتیان هەیە وەکو کوڕەکان کاکە ئاراز و کاکە بیلال هەمومان کۆبینەوە بە یەکەوە خوانێک دروست ئەەکەین و نانەخۆین و وەکو خێزانێکی بەختەوەر زۆر خۆشحاڵم زۆر ڕازیم لە هاوسەری خۆم لە ماڵ و مناڵی خۆم خۆزگە ئەخوازم هەموو موسڵمانێک هەموو کەسێک خۆشبەخت بێت لە ماڵی خۆیان و خۆی گەورە مناڵی ساڵحیان پێ ببەخشێت. ئامۆژگاری من بەو دایکانە هەیە کە تازەیەنە ئەم وڵاتەوە و زۆری نەشیان تازە ئەبن بە دایک ئەبێ وەکو ڕەفیق وابی لەگەڵ مناڵەکان تا بە تایبەتی کە ئەبن بە 7 ساڵ و بە 6 ساڵ کچ بۆ دایک و کوڕیش بۆ باوک وەکو ڕەفیق وابن کە ئەچن بۆ مەکتەب بەیانیان کە هەڵ ئەستی کە ئەڕۆن بۆ مەکتەب خواردنیان ئەدەیت یەخوا حەفیزیان لێ ئەەکەی ماچیان ئەەکەی پیان بڵێ کە بیرتەکەم تۆ لە ماڵ دەرەچی دیسان ئاسر چاوەڕیان ئەەکەی بە خێراتیان ئەەکەیتەوە کە ئەوان دڵیان بەوە خۆش ئەبێ کە تۆ کەسێک هەیە لە ماڵەوە چاوەڕێت ئەکا و دڵی بە ماڵەکەی خۆی خۆشە لەگەڵی دانیشی قسەی ئەو ڕۆی لەگەڵاکەی ئیمڕۆ چی کرد چۆن بەسەری برد چیت کرد لەوێنە چیت خوارد لە ئێوێنە زۆر دڵخۆشەوێ بۆ پرسیارکردانە کە ئەیکەی لێ داواکارم لە هەموو دایکێک و لە هەموو باوکێک پێش خزمەتکردن ئاگای لە پەروەردەکردنی مناڵەکانی بێت. ئەم بەرنامەیە بە سپۆنسەری هەردوو کۆمپانیای بەمۆ تراڤڵ و کۆمپانیای دەڤینجی سولەیستەر لە بەریتانیا پەخش دەکرێت. گەر دەتەوێت گەشتێکی بێکێشا بە نرخێکی گونجاو بکەی، گەر دەتەوێت بە باشترین هێڵی فڕۆکە گەشت بکەیت و تووشی دواکەوتن نەبی، ئەوە بەمۆ تراڤڵ بکا بە هاوڕێی خۆت. بەمۆ تراڤڵ تاکە کۆمپانیای کوردی بەریتانیا لەگەڵ دەیان هێڵی ئاسمانی جیهانی لە ئەوروپا و ئەمریکا پەیوەندی ڕاستەوخۆی هەیە. بەمۆ تراڤڵ ئەزموونی 16 ساڵ کاری لە بواری گەشت ڕێخستن و دابینکردنی تیکتی فڕۆکە بۆ سەردانی کەرانی هەیە. جگە لەمە بەمۆ تراڤڵ خاوەنی بڕوانامەی IATA نێودەوڵەتیە. بەهۆی متمانی هاوڵاتیان بە بەمۆ تراڤڵ تاوەکو ئێستا 70,000 گەشتی لە سەرانسەری جیهان ڕێخستووە و خاوەنی ژمارەیەکی پێوانەیە. بۆ دڵنیابوونت لە گەشتەکەت و بۆ ئەوەی بزانیت کە ئەو کۆمپانیای تیکتی گەشتەکەت بۆ دابین دەکات ڕاستەوخۆ لەگەڵ هێڵە ئاسمانیەکان پەیوەندی ڕاستەوخۆی هەیە، ئەوە بێت و دڵی بزانە بەمۆ تراڤڵ لەگەڵ هەریەک لە هێڵەکانی تورکش ئێرلاین، قەتەر ئێروەیز، بریتیش ئێروەیز، ڕۆیال جۆردنیەن، ئیمارات ئێرلاین، ئۆستریەن ئێرلاین، لوفتانزا لینکی ڕاستەوخۆی هەیە. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بگرن بە ژمارەکانی بەمۆ تراڤڵ. کۆمپانیای دەڤنچی سۆلیسیتەر. کۆمپانیای دەڤنچی سۆلیسیتەر کۆمپانیایەکی پارێزەریە لە وڵاتی بەریتانیا بە شێوەیەکی یاسایی کار دەکات و خاوەن ئەزموونێکی دوور و درێژ و سەرکەوتووە. بە هاوکاری و پشتیوانی چەند پارێزەرێکی لێهات و شارەزا و دڵسۆز خزمەت دەکات لە بواری ڤیزای جۆراوجۆر لەم بوارانەی خوارەوە. ڤیزای خێزانی، سپاوس ڤیزا، ڤیزای گەشتیاری و سەردان، ڤیزای بزنس و ڤیزای کارکردن، هەروەها ڤیزای وەبەرهێنان، ڤیزای خوێندن بۆ خوێندنی باڵا وەکو ماجستەر و دکتۆرا، هەروەها جۆرەکانی تری خوێندن. کۆمپانیای دەڤنجی سۆلیسیتەر ئامادەیە بۆ وەرگرتنی کاروباری کۆچ و کۆچبەران و نوێنەرایەتی و پەنابەران لە بەریتانیا. هەموو هەنگاوەکانی دادگا هەتا دوا قۆناغی کەیسی پەنابەریەکەتان. ئامادەین بۆ داواکردنی ڕەگەزنامە و تازەکردنەوەی پاسپۆرت. ئامادەین بۆ گرێبەستی تیجاری و مڵکداری خان و دوکان.
بەڕێوبەری گشتی کۆمپانیای دەڤنجی سۆلیسیتەر، پارێزەر و ڕاوێژکاری یاسایی نەجات محەممەد. سەبارەت بخۆم ژیانی ڕۆژانە بێگومان من خەوم کەمە و زۆر خەریکی متاڵەعەم و خوێندنەوە لە هەموو بارەکانە و زۆر جار دەستی نووسین بێ نووسین زۆر بڵاوەکەم بۆ تاکۆ ڤیددیۆ ڤیددیۆیەکی زۆرشم هەیە چکە بە ئەرکی خۆ بێزانم بتوانم کەوا خزمەتێ بە نەوەی نەتەوەی خۆم کەم بە زمانی کوردی ڕەسەن و بۆی کە ئەو ئەرکە ئاینی خۆم بەجێ بێنم بەرامبەر بە خەڵک و میلەتی خۆم هەر بابەتێکەوە خەریکە بم ڕۆژی 4 سعات جاروا هەیە تاگاتە 6 سعات ڕۆژانە خەریکی متاڵەعەم و متاڵەعەکان هەمووی لایەنی زانستین لایەنی زانستی شەرعین و لە هەموو بوارەکانی تریشا تا فکری ئیسلامی هەمووی ئەنووسم و کۆیەکەمەوە ئەویش کە بتوانم بڵاوێکەمەوە چی بە نووسین و چی بە ڤیددیۆ ئەمە بریتە لە ژیانی ڕۆژانەی من جگە لە هاریکاری ماڵ و مناڵ. سەبارەت بۆی کە چۆن توانیم من گرنگی بم بەلایانی زانستی و لەو کاتۆی هاتووینەتە وڵاتە زۆر بە دوای ئیشۆنە خەریکی کاری بانخوازی بوون دەڕاستیە هۆکاری ئەو کارە گەورەیە ئەگەڕێنمەوە بۆ خێزانم چکە خێزان هەم کاتێ هاری کارم بووە چی بۆ پەروەردەی مناڵەکان و چی بۆی کەوا لە ڕاستیە لایەنی مادی ئەوە گوێ بە لایەنی مادی نایە بۆی کەوا من بتوانم خزمەتێ بکەم و بتوانم لایەنی زانستی خۆم بەرەوە پێشەوە برم چکە لە ڕاستیە ئینسان ئەگەر فەراقێکی باش و لایەنێکی مانەوەی ماڵی باشی نەبێ ناتوانێت لایەنی علمی بەرەو پێشەوە بەرێ هەرچێکم کردوێت تا ئێستا و توانی بێتم هۆکاری سەرەکی ئەگەڕێتەوە بۆ خێزانم من سوپاس یەکەم وە دوعای خێری بۆکەم بۆی کەوا لە ڕاستیە ئافرەتێکی نمونەیە وە سوپاس بەخۆی پەرگا چکە خۆی کەسێکە وەیەکی دینداری باشی هەیە و لەگەڵ قورئانە زۆر پەیوەستە بە قورئانەوە و لە ڕاستیە مناڵەکانیشی زۆر بە جوانی و بە هێوری و لەسەر خۆی پەروەردە کردووە ئەمانە هەمووی هاریکار بوون بۆ من و من داواکارم لە خوای پەروەردگار سەلامەتی کە و مۆفەقی کە چکە ئەو لە ڕاستیە من هەر وەکوتم لە سەرەتاوە هەرچێک بزانم و هەرچێکی ئێستا خەریکم کە بە زیاتر بزانم هۆکاری سەرەکی ئەگەڕێتەوە بۆ خێزانم و دیارە لە دوای هەموو کەسێکەوە کە پێگەشت بێت و تێگەشت بێت ئافرەتێکی گەورە هەیە و منیش لە ڕاستیە ئەو گەورەی ئەو ئافرەتێکەوە پاڵدڕم بۆ بۆی کە بتوانم بەرەو پێشم لە ڕووی زانستیەوە. لە ڕاستیە سەبارەت بەخۆم و بە تایبەتی پاراستنی بوونی نەتەوەی خۆ من بە بەرداوامی جلی کوردی لێبەرەکەم چی بۆ خۆتبە بێ وەچی بۆ ماڵان بێ بۆ کێشەی تەلاق بێ یا کێشەی نیکاح بێ یا هەر کێشەیەکی کۆمەڵایەتیە بێ و بۆ هەر مناسبەیەکە پێوە زۆر جاریشە هیچ مناسبەیەکی نییە من بە بەرداوامی بەڕاستی جلی کوردی لە بەلایەوە خەڵکی ئەم شارەش بە ینی زۆرینەی ئەزانن کە من شانازی بە نەتەوەی خۆمەوەکەم ئەوە ئیسلام فێری کردوم کەوا شانازی بە نەتەوایەتی خۆمەکەم لە ڕاستیە و یەکێک لە جوانی کەڵچەی ئەم وڵاتێژەوەیە کە هیچ کاتێک هەر جلێکی لەبەرابێ بەڕاستی بە چاوێکی ترۆ سەیرن ناکەن هەرچی لەبەرەکە وەکو خۆیان هەرچی لەبەرەکەن ئاواش تێڕوانینیان بەرامبەر بە بەرامبەرەکان ئاوا ئازادە چی لەبەرەکرێ و بۆ نمونە ڕۆژە پیاوێکی ئینگلیز ئافرەتێکی کوردی خۆمانی ڕاگرت بوو جلی کوردی لەبەرا بوو وتی بەڕاستی جلەکە هەم جوانە و پاشانیش شایستەی ڕێزی چونکە ڕێز نەتەوەی خۆتەگری بۆیە بوونی نەتەوایەتی سەلماندنی هەموو نەتەوەیەک بۆ بوونی نەتەوایەتی خۆی بریتە لەوەی کەوا زمانی پارێزراوە بێ و کولتوری پارێزرا بێ چونکە لە ڕاستیە جلی کوردی بەشێکە لە بوونی نەتەوایەتیم و بە ئەرکێکی خۆ بێزانم.
من ناوم بیلال یاسینە و دانیشتووی بێرمیگامین 16 ساڵ دەبێتەوە لەم شارە دەژین. ئەم 16 ساڵە خەریکی خوێندن و ئێستا گەیشتم بە ئیش و کاری خۆم. ئیشەکەم هەندەسەی معماریە. 3 ساڵ دەبێت زانکۆم تەواو کردووە و خەریکی ئیشم لە بێرمیگامە. زۆر سپاسی دایک و باوکم دەکەم بۆ ئەوەی کەوا تا ئێستا گەیشتمە بەم ئاستا لە ژیانە و یارمەتیان داوم و پشتیان گردووم لە هەموو ڕوویەکەوە، لە ڕووی ئاینەوە و لە ڕووی خوێندنەوە و لە ڕووی ژیانەوە لە هەموو شێوازێکەوە. ئیتر لەخوا بەزیاوی ئێستایش دەستگیراندارم و ئەمەوێت ساڵێکی کە خێزانم بگواسمەوە ئینشاءڵڵا. ڕێنمایی من بۆ ئەو گەنجانێکەوە ئەیانەوێ بێن بۆ ئەیرە یاکو لە وڵاتان لەم کاتە تازە ئیتر دەستیان کردووە بە ژیانی خۆیان. پێم وایە کەوا خوێندن ئەساسی هەموو شتێکە، کلیلی هەموو شتێکە لە ژیانە بۆ ئەوەی بڕۆیتە ژوورەوە بگەی بەو ئامانجێکەوە هەتە لە ژیانە و بگەی بەو شوێنێکەوە ئەتەوێ. ئیتر واز لە خوێندن مەیەنن و هەر هەوڵدەن کەوا لەسەر ئەو شتەی بڕۆنکەوە حەستان پێیە، نەکو شتێکەوە زۆرتان لێ بکرێت، ئەو شتێکەوە پێتان باشە لەگەڵ ژیانتانە ئەگونجێت. ئەنیشتە یاریش دەکات. لەوەرە کۆڵانیە ناوێن لەمە گەیاری نێبێ سامگیان چێوەکەیشی زۆر گەرمە بڕۆ زۆر زۆر. السلام عليكم. چۆن مەرسەنە هاو والله توزن أصعب بوم توزن مشغول بنمشو درام كوابون أخوة. والله أنا خوشة خراب لكم باش من زور زور نبود. ئەویش دکتۆر ئامازی کوڕمە ئەمشەو خەفەر بووە و ئەمڕۆ کە حەقی خەی تەواویشی نەدا بەڵام تر پێخۆش بوو کە بەشدار بێ لە بەرنامەکە و لە شاری ولڤرهامپتن لەوێ داوامەکە لە خەسخانەی ولڤرهامپتن. من ئاراز یاسین گەڵاڵیم دانشی شاری بێرمیگهامم تقریبا 16 ساڵە بێ لەم وڵاتە ئەژین و پیشەکەم لە خەسەخانایە و لە بەشی ڕێدیۆلۆجیا ئیشەکەم لە بەشی تیشکایی ئیشەکەم لەم وڵاتە زانکۆم لێرە کردووە و من کوڕی گەورەی ماڵم لێرە لەخوا بەزیا بێ خێزارم پێکهێناوە و ئیشەکەی من پێکهاتووە لە سکانکردنی MRI CT و ئیشاعی عام بەڵام لە هەمان کاتە بێ لە ژووری عملیاتە ئیش بکەیت و عملیاتیش دوو جۆری هەیە، جۆری ئیشاعی هەیە، جۆری عامیشی هەیە. وردەکاری زۆرە بەڵام عام هەمووی ئەشیعەیە. سەعاتی ئیشەکانیشم لە نوێی بارێت تاوکو 5 یاوەرەی عادەتەن بەڵام مانگی 3 تا 4 جار ئەبێ خەفەریات بکەم وەکو دوێنێ شەو کە خەفەریاتی شەکەیت ئەبێ بەردەوام ئاگاداری تەلەفۆنەکە بی لەبەرەوەی کە تەلەفۆن کرات لە حاڵەتی ئەمەرجەنسیای ئەبێ ڕێک بڕێ بۆ خەستەخانە و ساعت 8 بەیانیە عادەتەن ئەم کاتانە لە ماڵ دەرەچمە ڕۆم بۆ کار تقریبا نی ساعت پێچێت تاکەمە سەر کار دوایەوە ئەبێ پارکینە بدۆزینەوە و ئەگەر شانسمانە بێ بەیانی تر لەبەرەوەی لە کاتی خۆی دەستکەین بە ئیش و دوانەکەوین ئینشەڵڵا.
cardiac and mediastinal controls appear within normal limits, full stop. PA and chest x-ray, full stop. بە پێوەی کە من لە عمری 12 ساڵیوە هاتم بۆ وڵاتە یەکەم کێشەکە هاتە بەردەمانەوە بوو کە زمانمان باش نەبوو تۆزێ لە ئینگلیزیمان نەزانی بەڵام نەمانتوانی کاری ڕۆژانەی پێ بکەین بە پێوەی کە لە مەکتەبا بووین تۆزێ قرس بوو لەبەرەوەی زمانەکەمان نەئەزانی وردەوردە کە فێر بووین دوای 2-3 ساڵ باشتر لە یەکتری تێگەیشتین لە مامۆستا تێگەیشتین لە کلاسەکان تێگەشتین لە دەرسەکان لەخوا بەزیابێتر وەکو هەموو کەسێکی تر فێرە بیت کە دوای مەکتەبمان تاواکو چوین بە کۆلێج لە کۆلێجا 2-3 ساڵی پێچێت و بە پێ ئەو دەرزانێت کە ئەی خوێنیت زۆر گرنگە لە هەوڵەوە بزانی چیتەوێت کە ئەو شتانە کە هەڵبژارد بۆ ئەوی کە بگەی بۆ ئاواتەوە ئەو ئیشە کە ئەتەوێت هەبێ لە سەرەتاوە دەست پێ بکەی لە کۆلێجەوە دەست پێ بکەی دوایەوە کە گەشتیتە کۆلێج و لێو ئەو تەواو کرد ئەتوانی بڕێ بۆ زانکۆی شەرت نییە کە کۆلێجی کردبێت ئەتوانی بگەیتە زانکۆ بە ڕێگای تر کە زانکۆش تەواو کرد دیتر ئەتوانی ئیشکەی بۆ شەهادەتەوێت بەڵام دوایەوە کە ئیشیشی کرد ئەتوانی بگەڕێتەوە بۆ زانکۆ لێرە زۆر ئاساییە ئەتوانی چەند جار ڕۆیتە بۆ زانکۆ و ئیشەکەش بگۆڕێ گەربتەوە من زۆر سپاسی دایک و باوکی خۆم بەکەم مامۆستا یاسین دایکی شیرینم کە توانیانە من بگەینە وڵاتە و ڕێگەیان بۆ ئاسان کردم کە بگەمە ئاواتەکانم لێرە و بۆ ئەو گەنجانی کە لێرەن و کە تازە هاتم بۆ ئێرە یەک قسەمەیە ئەویش ئەوەیە کە بزان چیانەوێ لە ژیانە ئەگەر خوێندنیانەوێ خوێندن بکەن ئەگەر ئیشی بزنس و شتیانەوێ ئەو ڕێگە چارە بگرنە دەستەوە ئەو ناڵم کە بزانن گۆڵەکەیان چییە کە گۆڵەکەیان زانی هەموو ڕۆژە بەردەوامی بەرە ئەو گۆڵە بڕۆن وردە شەرت نییە هەموو شتەکان هەنگاوی گەورە بنێ هەنگاوی بچوک هەتا ئەگەی بۆ ئەو ئاواتێک کە ئەتەوێت وای پەروەردگار مۆفەقتان کە بەڕاستی کارێکی گەورەکەن بۆ ڕەوەندی کوردی و دیارە لەم شارە ئەوە لە وڵاتە خەڵکانێک و خێزانێکی زۆر باش هەن کەسایەتی باش هەن و هیوادارم کەوا ئەم بەرنامەی جەنابتان بەردەوام بێت بۆ ئەوەی ئێمەش کەمبوونەتەوەیەک کەسایەتیەکانی خۆمان بخەینە ڕوو و لە هەمان کاتە بێتە هاندانێک بۆ دروستکردی خێزانی باش تا بتوانن ببن بە نمونەیەکی باش بۆ خێزانی کوردی داواکارم لە خوای پەروەردگار مۆفەقتان کا و سەلامەتتان کا و سەربەرزتان کات و پێم خۆشە کە لە ڕاستیە لە کۆتاییە بچین ئیسراحەتێ بکەین پێتان چۆنە بچینە خواردنێکی کوردی شێشخانەیەک بۆ ئەوی کە ئیسراحەتکەن و هەمومان پێکەوە دەی باشە شەڵا ڕێکەوین لەسەر شێشخانەیەک لە ڕێگا مەتعەمێکی کوردی دەستان خۆش بە زۆر سوپاستان خواتان لێ ڕازی بێ یا ڕەبی ئێمە وەکو چێشخانەی پشوو لە وڵاتی بەریتانیا لە شاری بێرمیگام لە سۆڕۆد لە پێشوازی میوانە بەڕێزەکانین ئێمە لە کاتژمێر نوێی بەیانیتان هەشتی ئێوارە مەتعەمەکەمان کراوەی و هەموو نەتەوە جیاوازەکان ڕووماتیەکەن ئێمە لە خزمەتی هەموو میوانە بەڕێزەکانیان بەبێ جیاوازی وە خواردنی فرێشمان هەیە بە دەستی وەسای کارامە هەموو خواردنە کوردەوارەکانمان لا دەسەکەوێ هەر لە قەل لە کەڵەشێر لە سەروپێ لە یاپراغ لە کفتە لە کوبە پاشان لە گرێڵ لە لامچۆ پەراسو چکنتیکە لامتیکە کەباب بە دەستی وەسای شارەزا وهروەها ئێمە شوێنی تایبەتمانەیە بۆ خێزانە بەڕێزەکان کە جیاوازە لە شوێنی زگورد و ئەتوان لە کەشێکی ئارامە کاتەکانی خۆیان بەسەر بەرن
چییە سەفەرەکە؟